لەگەڵ بەڕێز وەلید شبیبی شارەزای سیاسی و یاسایی کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا گفتوگوی زیاتر سەبارەت بە ناکۆ سیاسیەکانی عێراق دەکەین. بەڕێز وەلید شبیبی ئەم کاتتان باش. وەڕەوتی سەدر دەڵێن دەبێت حکوومەتی عێراق بە شێوەیەک پێک بێت، هیچ کەسێک هەر لایەنێکی سیاسی لە ماوەی ڕابردوودا بەشداری پرۆسی سیاسی عێراقی کردووە بەشداری لە پێکەنانی ئەو حکوومەتە ناکات. ئەی چه حکوومەت پێک بێنێ لە عێراقدا؟ تحياتي لكم وتحياتي مشاهديكم. سڵاوتان لێبێت. بەڵێ سڵاوتان لێبێت. سڵاو بۆ کەناڵە بەڕێزەکەی کوردستان 24 و سڵاو لە بینەرانی کوردستان 24. لە ڕاستیدا عێراق بە چ کەساتێکی قەیرە ناوی گەورەدا دەڕوات و هەروەها ئەمەش لە ڕابردوودا کە بینیمانە کە کێشەکە لە سەرەتا لە هەڵبژاردننی سەر کۆمارە هەڵبژارد، پاشان گەورەترین کوتلەکە چێە و پاشان چێ حکوومەت پێک دەهێنێت. ئەمە لە 2010 هەمان کێشە هەبوو، هەمیشە لە پەرلەمان ئەم کێشەیە دروست بووەکەوا چێ کوتلەی گەورەیە لە پەرلەمان. بۆیە عێراق ئێستاکە ئەتوانین بڵێین بە بەردەوامی لە ڕابردوشدا لە حاڵەتێک ژیاوەکەوە کوتلەیەکی سیاسی ڕەتی کوتلەیەکی دیکەی سیاسی دیکەی کردوتەوە لە 2023 تاوەکو ئێستاکە هەر لایەنێک هەوڵەدا تا بتوانێت دەستور بە پێی توانای خۆی بەکاربێنێت یا بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنین. بۆیە ئێستاکە حتا قسێک هەیە لەسەر هەمواکردنەوەی دەستور بەوەی کەوا دەستور هەموا بکرێ، بەڵام ئەمە بە پرۆسێکی یاسایی درێژخایەندا تێپەڕ دەبێت. بۆیە ئەمە بابەتی هەڵوەشانەوەی پەرلەمان، بابەتی پێکەنانی حکوومەت، ئەمانە ڕێوشێنی دەستوری پێویستە، هەموو چارەسەرن دەستور دەستنیشانی کردووە. بۆیە ئەتوانم بڵێم بە بڕوای لە ڕووکەڕوانی سیاسی و یاساییەوە کە ئەمەی کە ئێستاکە پیاوانی یاساناس قسەی لەسەر دەکەن، یاساناسان و زانایان قسەی لەسەر دەکەن، دەبێت بارودۆخەکە با شێوازێکی یاسایی چارەسەر بکرێت. ئێمە لە 2023 تاوەکو ئێستا کە دەستنیشانمان کردووە کە هەندێک میکانیزمی یاسایی هەیە کە ناکرێت لێی لا بدەین، ناکرێت دەستور بکەی خۆت تەفسیر بکەیت. بەڵام بەداخەوە لە ڕابردووشە هەندێک کێشە لە دەستوردا هەبووە، لە ئێستاشدا ئەوانەی کەوا تەفسیر دەکەن و جێبەجێ دەکەن بە جۆرێکە کە لە بەرژەوەندی لایەنێکی دیاری کراوە. بۆیە ئەو توێژە سیاسەی کەوا دەسەڵاتی بردۆتە ڕێوە لە هەموو عێراقدا بە شێوازێک بووە کاریان نەکردووە لەسەر بنەماکانی کە دەستور. بۆیە بە بڕای من بە هەر 4 ساڵێک کە ئێمەمانەوە حکوومەت پێک بێنین کێشە دروستە بێ، دەگەینە بنبەست. ئەمەش لەبەر ئەوەی بەپێی دەستور مامەڵە ناکرێت. چارەسەر ئەوەیە کەوا ئێمە بۆی لە دەربازمان بێت دەستپێکێکی نوێ، خوێندنەوەیەکی نوێ بۆ دەستور و هەوڵ بۆ ئەوەی دوورکەوینەوە لەوەی کەوا ئێمە بەپێی بەرژەوەندەکانی خۆمان تەفسیری بکەین. چکە کێشە گەورەکە لەوەیە کەوا چێکوتلەی گەورەیە و چەند کەس ئامادە بێ بۆ هەڵبژاردننی سەرۆکەکەی کۆمار. بەڵێ ئێستا هەوڵێکێ لەلایەن چوارچووی هەمانگیەوە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران. ئەم کۆبوونەوەیە عێراق لە چەق بەستووی سیاسی ڕزگار دەکات یان بارودۆخەکە هێندەی تر خراپەکات؟ بەڵێ بەڕێز ئەوەی کە مادەی 64 دەستنیشانی کردووە کە دەڵێت یەک لە سەرسەی پەرلەمان داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکەن، بەڵام ڕێگە چارەیەکی دیکەش هەیە، ئەوەش ئەوەیە کە سەرۆکی وەزیران سەرۆکۆمار داوای ئەوە دەکات پەرلەمان هەڵبۆشێتەوە سەر کۆمار ڕەزامەندی لەسەر دەدات. کێشەکە ئێستاکە لەسەر ئەوەیە کە چێ دەبێتە سەرۆکوەزیران و ئایا ئێمە بەم مادە دەستوریە هەوڵ بدەین بە حکوومەت پێکبێنین یاخودنا. ئێمە ئێستاکە چاوەڕێین دادگای باڵای فدراڵی بڕیارێک دەربکات سەبارەت بەوەی کەوا ئایا سەرۆکوەزیرانی ئێستا کە هەڵ نەبژێردراوە لەلایەن ئەم پەرلەمانەوە دەتوانێت داوایەک پێشکە بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان و سەرۆکۆمار ڕەزامەندی لەسەر بدا. یعنی تاوەکو ئێستاکە تەفسیرێکی ڕوون و ئاشکران نییە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم تێکەس دەستوریە بکەین. حتا یاساناسیەکانش کێشەیان هەیە لەسەر ئەمەی لەسەر مادەی 64 چۆن تەفسیر بکرێت. بۆیە پێویستە مادەی 64 تەواو ڕوونتر بکرێتەوە. ئایا کە کێ دەتوانێت ئەنجامیدا هەردوو ڕێگەکە کە لە دەستنیشان کراوە لە دەستوردا دەبێت دەستنیشان بکرێت کە کێ دەتوانێت بیکات.
بۆیە ئەم جیاوازیەی کەوا هەیە لە نێوان یاساناسەکانش وای کردووە کەوا حزبە سیاسەکان لە بەژەوتی خۆیان بەکاری بێن و هەر لایەنێک بە شێوازیەک تەفسیری بۆ بکە بۆیە دادگای باڵای فدرالی ئێستاکە بەرپرسیارەتێکی لە سەرشانە بێت تەفسیرێکی کۆتایی بکات بۆ ئەوەی کەوا چۆن دەکرێت پەرلەمان هەڵبۆشێتەوە ئایا سەرۆک وەزیرانی ئێستا و سەرۆکۆمار ئێستا ئەتوانن ئەمە بکەن یا ئەوەتە ئەبێ پەرلەمان خۆی داوا بکە واگە پەرلەمان خۆشی داوا بکە ئایا پەرلەمان ئەم کارە دەکات یاخودنا ئەمە دیار نییە بۆیە ئێمە بێت چاوەڕە بکەین کە لایەنی ڕێگە پێدراوە بۆ تەفسیر دەستور کە بریتیە لە دادگای فدرالی ئەم کارە بکات هەر ئەمەیە ڕێگە چارەیەکە بۆ ئەم بارودۆخەی کە ئێستاکە وەکو دەزانن کەوا بڕیارەکانی دادگای فدرالی دەبێت جێبەجێ بکرێت بەڵام ئێستا بەشێکی زۆر لە شارەزایانی سیاسی و یاسایی لە عراقی شۆکاری بارودۆخی ئێستای عراق بەشێکی دەگەڕێنەوە بۆ دادگای فدرالی بۆ بڕیارەکانی دادگای فدرالی نەخێر بەڕاستی عراق لە ئێستاکە خۆی وەستاوە ئێمە دەسەڵاتی یاسادانانمان وەستاوە و دەسەڵاتی جێبەجێکردن کاربەڕێکەرە و تایسە یاسای بودجە نیە واتە ئێمە دوو دەسەڵاتی گەورە لە سێ دەسەڵاتەکە کێشەیان هێو ناتوان کاری خۆیان بکەن بۆیە هەر کوتلەیەکی سیاسی ئەتوانێت بچێتە بەردەم مەحکەمە بە بەردەم دادگا بەڵام دەبێت هەر داواکارێک کە تۆ دەکەی هەر تۆمەتێک تۆ دەیخەی هەر گلەیە کە تۆ هەتا دەبێت لە چوارچەوەی دەستور بێت دەبێت ئاراستەی دادگای فدرالی و ئەنجومی باڵای دادوەری بکرێت ئەکرێت کەوا هەموو گۆڕانکاری ئەگەکرێت هەموو کەسێک مافی هەیە کەوا ناڕازی بێت و تاوای چاکسازی بکات لە ناو پەرلەمانەوە ئەشی ئەم ئەنجام بدرێت بەڵام ناکرێت تۆ پێچەوانەی چوارچێوە دەستورەکە هەنگاو بەهاوێژی واتە عێراق ئێستاکە لە قەیرانێکدا بەهۆی ئەوەی هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوەی لە دەرەوەی دەستور و ڕێشێنە یاسایەکان و دامەزرا و سیاسەکە هەوڵ بدرێت گۆڕانکاری بکرێت دەوڵەتێک هەیە کە ئێستاکە ناوی عێراقا هێرشی دەکرێتە سەر لە ئاسی ناوخۆی هەڕەشی لەسەر لە ئاسی دەرەکی ناسەقامگیریەک هەیە و کۆمەڵێک ناخسەقامگیری هەیە لە ژیانی سیاسی و ئابووری خەڵکیدا پێویستە ئەمە چارەسە بکرێت و تاوەک ئێستا کە دەسەڵات کە دەتوانێت ئەم پرسانە چارەسە بکات بێتی لە دەسەڵاتی دادوەری و ئەنجومەنی باڵای دادوەری بۆیە ئەوان ڕۆڵێکی کاریگەریان هەیە دەتوانن و هەر کوتلەیەک دەیەوێت کەوا داوای مافی خۆی بکات دەتوانێت داوای مافی خۆیان پێشکەش بەوان بکات و بۆ ئەوەی کەوا مافی خۆی بەدەست بێنێت بەڵێ بەڕێز وەلید شبیبی شارەزای سیاسی و یاسایی لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا بوو سپاس